من مەڕوە محەممەدم لە ساڵی 1970 لە هەڵەبجەی شەید لە دایک بووم. دوای ئەوە هاتووینەتە سلێمانی، لە سلێمانی گەورە بووم و قۆناغەکانی خوێندنم تەواو کردووە. من پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کردووە بەشی شانۆ و خێزاندارم و سێ کوڕی جوانیشم هەیە. من لە 2000ەوە کاتێککە چوومەتە پەیمانگا ئیتر هەر لەو کاتەوە بەشداری شانۆیم کردووە. بە خۆشحاڵیەوە هەموو ساڵێک بەشداری کارە هونەریەکانم کردو لە پەیمانگا و بە سەرکەوتویش. لە 2004ەوە کە یەکەم کارم بۆ بەردەم کامێرە درامای گەردەلوول بوو کە بەشداریم تیا کرد و کارێکە بەڕاستی یەکەم کارە و یەکەم بڵین بەرهەمە کە لە دڵما شیرین بێت، چونکە یەکەم کار وەکو یەکەم مناڵ وایە، زۆر بە دڵسۆزی پەروەردەیەکەیت. وای کردووە هەتا ئێستەش لە هزری بینەرەکانە ماوەتەوە. کارە هونەریەکانم زۆرن، بەشداری چەند درامایەکم کردووە. یەک لەوانە وەکوتم بەشی یەکەم و دووەمی درامای گەردەلوول، درامای سایە، درامای ڕێحانە، نامەکانی ئەشرەف، خانەکەی حاجی ئاغا، سایە، فیلم عەلی ئاوا، کورتە فیلمی کراسی سوور، کورتە فیلمی باوکەکانم و لە چەند شانۆیەکیشا بەشداریم کردووە. شانۆیەکان ئەوە لە پەیمانگا زۆرن، یعنی ناوەکانیان زۆرە بوترێ. دوای پەیمانگاش لە چەند کارێک بە هەمان شێوە بەشداریم کردووە، بەڵام وەک ئەوەی کە خۆم تیا بینی بێتەوە لە درامایە بووە کە حەز ئەەکەم لە دراما زیاتر بەردەوام بم، چونکە هەستەکەم بینەرەکانیش لەو بوارەوە زیاتر بڵین ئاشنا ئەبین بێک و ئەچینە هەموو ماڵەکان، وەکو شانۆ نییە. شانۆ تەنها کۆمەڵێک خەڵک ئەدبینێ کەیەتە هۆڵەکەوە، عنی بەڕاستی بە تایبەتی هەنێ دیمەنی هەبوو بەڕاستی ئەگریین، چونکە هەستمانە کرد ئەو لەحزەیە بە هەمان شێوە بەڕاستی بەسەرمانە هاتووە. بە تایبەتی ئەو کاتەی دیمەنێکمان هەبوو بە ئێمەیان نەوت بوو، بڵین مەجموعەی عەسکەرەیان بەسەر ماڵمانە، بڵین باوکم لە ئەرزەکەیە ئەکەوێت و براکەم و یعنی بەڕاستی یەنە ژوورەوە بۆ ئێمە. ئێستا بینەر بیرەکەوێتەوە کام دیمەنەیە، بەڕاستی ترساین، بەڕاستی گریاین. یعنی ئەمە بەدڵسۆزی کارەکەمانە کرد کە وای کرد هەتا ئێستەش لە هزری بینەرەکانە ماوە، لە هەر شوێنێکە دبینێت. ئەو هەموو درامایم کردووە یەکسەرە لە تۆ شیرینی گەردەلوولی، یعنی باسی دراماکانی کە ناکە، ئەکتەرە کۆنەکان دوور خراونەتەوە. سەبەب چییە؟ نازانم. یعنی وای لێ هاتووە کەسی وا بەشداریەکە لە دراماکەیان ناوێری بڵێ من بەشداری ئەەکەم. بەڕاستی من نامەوێت لە کاتێکە من بەرامبەر کاک عومەر دڵپاک، کاک شەماڵی عەبەڕەش من نواندنم کردووە، ئێستا بچم بەرامبەر یەکێکی کە بکەم. ئەمە گەورەی من ئەوە وا نابینم کە من کەسێکم زۆر خۆم لەوان بە زیاتر ئەزانم. نەخێر، کەس لە کەس زیاتر نییە، بەڵام بەڕاستی کەسانی مۆدێل ئەهێنە ناو دراماکانەوە گوناحە تۆ بچی کاریان لەگەڵا بکەی، کەسانێک هێننە بەردەم کامێرە تۆ بچی لەگەڵی تەمسیل بکەی. یعنی من دوای خۆم پەشیمان بەم بڵێم خۆزگە منە و کارم نەکردایە. جا هەر لە ئەوەڵەوەنێکی باشترە کار نەکەی وەک لەوەی کە کارێک بکەی پەشیمان بیتەوە. و هیوادارم کاری باش هەبێت ئێمەش بەشداری تیا بکەین، بەڵام ئەم بێدەنگی و دانیشتنەمان زۆر باشترە لەوەی کە بەشداری بکەین لە هەنێک کارە. ئێستا کەسەکان هەموو وەکو سەناعیان لێ هاتووە، هەمووی دەستکرد بوون، یعنی کەسە تەبیعیەکان نەماون. ماوە، بەڵام نازانم مخریجەکانی ئێستا ئەم سەناعیانەیان ئەوێت ئەیانەوێت کارەکانیان بەوانە پێش بخەن
نازانم ئێمەش هۆکارەکەی نازانین مۆد ئێستا سەردەمی بۆتۆکس و فیلەرە بۆی ئەیانەوێت لە دراماکانی شاو کەسانە بەکاربێنن کە دەم و چاویان ناتوانن ئەحساسێکی جوانمان پێشکەش بکەن، ناتوانن گریانێک بکەن، ناتوانن بە سروشتیەکی جوان پێ بکەنن بۆ لەبەرەوەی هەمووی دەستکاری کراوە دەم و چاویان. دیارە ئێستا بە سەردەمی ئەوەیە ئەشیانەوێت ئەو کەسانە بهێننە پێشەوە. مخریجەکان نازانم خۆیان وا لە خۆیانەکەن چییە هۆکار چیە تۆ ئەو کەسە ناسروشتیانەیە نیتە بەردەم کامێرە بە تەبیعی کە ئەیان بینیت یعنی هەنێک کەس هەیە بەڕاستی لێیانە ترسی جاوەرە تۆ لە بەردەم کامێرەیە ئەم دەم و چاوە ناسروشتیە پیشان بیت بۆ وا ئەەکەی ئافرەتی زۆر جوانمان هەیە بە سروشتی خۆیەوە ئافرەتمان هەیە ئەحساسێکی جوانمان پێشکەش ئەکات تۆ ئەو کەسانە بۆ نابینیت بۆ یەکێکە بینیت ئەبێت تەنانەت گریانێکی ناسروشتیشی ئەبێ بۆ دروست بکە بۆچی ئەم بارودۆخەی کە ئێستا تێکەوتوین هەمووی ئەوەیە کە کەسانی هەموو کەسێک لێمە بێگانە پەرستە یعنی دائیمەن کەسی خۆمان پەراوێزەکەین بۆ کەسانی دەرەوە درامای خۆمان ئیهمالەکەین بۆ درامای دەرەوە ڕاستە خۆشە تۆ کەلتور و مێژوو فۆلکلۆر و هەموو شتێکی شارەزابی وڵاتان خۆشە جارجار کارێکی دۆبلاج ببینی بەس نەک وەکو ئێستا هەمووی بۆتە درامای بیانی و تورکی و ئێرانی و یعنی بە خەڵکەکەش ئەڵێ خۆمان کاری هونەریمان نییە ئاخر کاری هونەری لە کاتێک ئاکرێت تۆ پارەی بۆ سەرف بکرێ تۆ کارێک ئەەکەی پارەت بۆ سەرف نەکرێ بە چی ئەیکەی وەک بڵێ پیلانێکەمە دانراوە چونکە هەرچی سوکایەتی بڵێ هەرچی قسەی ناشرین بڵێ تایەتی لە هەموو ڕوویەکەوە بۆ کوردی تایە باشە ئەمانە ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری یاسایەک دابنێ ئەگەر ڕێگە نەیات ئەم درامایانە پیشانی بینەرەکانمان بدرێت کەناڵەکانیش ناتوانن ئەو پارێزە بەلاحە بن بۆ ئەو درامایە و پیشانی بینەرەکانمانی بن بەڵام یەکەم شت ئەبێت ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری هەستێ بەو کارە چەند ساڵە هونەرمەندان هاواریان لێ هەستاوە تکایە بیوەستێنن تکایە یاسایەک دابنێن بەسە تاکەی ئەو پارەیە بۆ درامایەکی کوردی بکرێت زۆر باشترە باش ئێمە چیمان لە وڵاتان کەمترە ئێمە خۆمانین وامان لە خۆمان کردووە تورکیا چییە هەر بە پارەی ئەم و ئەوەژی بە دراماکانەژی بە گەشتیاران ئەژی باشە ئێمە بۆ ناتوانین وا بکەین کەواتە بێمە لە سەرومانەوە هەوڵی ئەوە بە تا بەشی خوارەوە تۆ ئەگەر قەرارێک دەربکەی بەخوا کەناڵەکانیش ناتوانن ئەو هەموو درامایە تۆ لە حوتی ئێوارە هەتا 12 شەو ئەم هەموو درامایە لێ ئەدرێت درامایەکی کوردی خۆمانیتیانە مناڵی بچووکە بینی هەتا کەسێکی بەتەمەن ئەوەنەی ئەو ئەکتەرانەی درامانە ئەناسەی خۆمان ناناسێ مناڵی بچووکە بڕۆ چی پێ ئەڵێ لە حەڵقەی تورکی و هندی و هەمووی ئەناسێ بەڵام ناوی ئەکتەرێکی خۆمانی پێ بڵە نازانێت ناحەقیشی نییە لەبەرەوەی نەیبینیوە دەتۆ ئەو پارەی وەزارەتی ڕۆشنبیری لایەنە پەیوەندیدارەکان کۆمپانیا ئەهلیەکان تۆ هەڵ ئەسی بە دۆبلاجکردنی ئەو درامایە تکایە ئەو پارەیە سەرفکە بۆ یعنی کارێکی هونەری با لە دایک ببێ گەنجی بە توانامان هەیە کەسی بە تەمەنمانەیە هەمان شێوە ئەو توانایی جارانی ماوە تکایە یعنی چەند ساڵێمە هاوار ئەەکەین تکایە بەسە یعنی با کاری هونەری لەوە زیاتر ڕسوانە بێ لەوە زیاتر ئەکتەرەکانمان داماو نەبن بەسەیتر یعنی حەزێک و خولیایەکیان هەیە بعد هەتا لە ژیان ئاماون ئەوەی کە حەزیان لێیە با بیکەن بەڵام هیچ ئیسفادەیەکی نییە ئەوانەی نزیکن ئەوانەی دوورن بینەرەکان ئەوانەی کە لە دوورەوە بەس شێوەم ئەناسن و ئەزانن چێم پیرۆزباییان لێ یەکەم ئومێدەکەم جەژنێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەکمان ئومێدەکەم ژیانێکی خۆش بەرەو ڕووی ئەم گەلە ستەمکار و یعنی ناڕەحەتیان ئەمە نەبینیوە هیوادارم کۆتایی پێبێت هیوادارم کاری هونەری جوان بکرێت درامای نوێ بەرهەم بهێنرێت ئومێدەکەم جەژنێک بێت
هەموو ئاوات و خۆزگەکانمان یەک لە دوای یەک بهێنەتەدی. سوپاس بۆ ئێوەش بۆم بەسەرکردنەوەیە. هیوادارم ئاوا هونەرمەندەکان یەک بە یەک بەسەریان بکەنەوە. دووبارە دەستان خۆش بێ. زۆر سوپاس.